سڵاو لە تۆش. بەرپرسان لە خەمی خەڵکان یەن ئاگیان لە خەمی خەڵکە لە بازاڕە بزانن مناڵێکی 8 ساڵ و 7 ساڵ عەلاگا ئەفرۆشێ لێ پرسن بۆچی عەلاگا ئەفرۆشێ بێتۆی سەر لە قوتابخانە بی ئافرێک زانیشتووە گەڵامەوە فرۆشێت کایپی زانیشتووە عەلاگا ئەفرۆشێت کلێنز ئەفرۆشێ دێن ئاگیان لە حاڵی خەڵک هەیە؟ نەخێر بە هیچ شێوەیەک ئاگیان لە حاڵی خەڵک نییە لەبەرەوەی خۆیان دەستیان چۆتە دزیەکەوە بەیانی تا ئێوارە بیر لە دزیکردنەکەیان نەکەنەوە بیر لە وڵاتە ناکەنەوە چی بەسەر هەڵ بە شەڕواڵە شڕەیەک و پاتدراوێکەوە لەو شاخە سواڵیانە کرد دزیانە کرد قەلوقازی خەڵکیانە خوا بە زۆرە چوونە لادێکان ئەو لادەیانەی کە ئێستا وێرانیان کردووە ئەچوون نان و بژێویان لە لادێکان نبوو قەلوقاز و مریشکی خەڵکیان لە کولانەکانە پێ دەرهێنان پێیان سەرە بڕین چونکە خۆیان خاین بوون هەتا ساحێب ماڵەکە تۆزێکیان دەرخوارد نایە خۆیان نەیانە خوارد ئێستا هاتۆتەوە کۆتۆ بەسەر دۆلاری مشە و دزیکردن و دەرمانی ئێکسپایر و نۆعشتانە چه باکی بە مناڵی خەڵگێ لەسەر و جادێ لەسەر مایان ڕقەبێتەوە یان نابێتەوە باکی ئەو چییە؟ بۆوان ئەوانە کوردن لە زمانی شێخ سەعیدی پیرانەوە تا ئێستا سیر کە بزانە کورد بە خیان تەواوی نەکردووە بۆچی ئێستا هەموو کەسی ئاوا دەخوازێ سەدام بێتەوە لێرە حکوممان بکە سەدام دژمنی ملەتی کورد نەبوو بەڵام سەدام ڕقی لەمانە بوو پێوتن ئەمانە مخەڕبن تێگەی بەڵام ئێمە نەمانەزانی نافام بووین ئێمە مناڵ بووین ئەو کاتە کە ئێرانە هات لە سەرچنارە بە تیارەت قەسپیا کرد سەدام قودسێتی ئەم وڵاتەی پاراستە بوو ئەمانە هەمویان کاول کرد هەمویان فرۆش بە ئێران و بە تورکیا بۆم بوو ئەسڵەن قیەم و ئەخلاقی کوردیان نێشت لە زمانی سەداما کورد لە ئەوروپایە هەمومان نەزانین قیەم و ئەخلاقیە بوو ڕێز و شەخسیەتێکی هەبوو بەڵام ئێستا لەم سەردەمای خەڵک قێزمان لێ کاتەوە هیچ سقەیەکیان پێمان نەماوە ئەڵێن کاتی خۆی کە باوکی من و تۆ ئەچوو بۆ مەنتیقەی بەسڕا کوت عەمارە و بۆ نەجاح بۆ کەربەلا بیان بینایە بەجلی کوردیەوە بڕۆشتایەت و بەڕەشتی و جامانە و کڵاش و قاتی شاڵ و ئەڵەن ڕێزێکی زۆر زۆران لێگیرا بە تەبەتی ساڵی 67 ئەمە بۆ ئەو کاتەوا بوو بۆ ئێستا کورد نایەرە بچێتە بەغدا ئەو کاتە مەجموعەیەک ئێستا بە ڕەحمەت بن کە شەهید بوون لە پێناوی کووردا خەباتیان نەکرد سومعەی کوردیان بەرز کردبووە ئێستا ئەمانەی کە ئێستا حکمی کوورد دەکەن هەمووی چڵکاوخۆر و سوالکەر بوون بەو شاخەوە دز و جەردە بوون لێرە لە پێناو دزی و پیاوکوشتنە ڕایان کردووە ئێستا تۆنتە حکمی من و تۆەکەن من یەکشت هەرزی برای خۆم کەم سەدام ڕووخاوە هەتاوە کەسە جادەیەکم پیشانە کورد کردبێتی خەستەخانەیەکی حکومی پیشان بە بازیخانەیەکی حکومی پیشان بە هەیە بڕۆ لە کۆڵانەکان ئەبزان فەیدەلەکان وەکو نقل و چکلێت فرۆشتن خەڵک دا و دەرمانە فرۆشێ ئەم حکومەتیان یاگای لێ نییە یا خۆیان گێل کردو لە شتەکان یا هەموو کەسێک ئەزانێ ئەم مناڵێک لێی بپرسە بڵێ کاکەگیان داهاتی ئەم وڵاتە بەشی سەد وڵاتی وەکو ئێماکە بەڵام بەشی گیرفان ئێم زانە ناکە کاکە ئارە و داهات و سەرۆت و ماڵش بۆ نمونە هەر مەبلەغێک خۆشە هەر سنوورێک خۆشە بە نمونە بۆمە ئێستا بەڕێزت بەیانی دەرەوە نانی بەیانی خواردووە بەخوا بڕۆ نەکە بستەنانە بۆ بخرێتانی وەڕۆ بە نمونە هیچێک خواردنی تر خۆ سنووری هەیە من عەرزی برای خۆم کەم ئەمانە مەسەلەوە نییە تێر بن ئەمانە و پارە و داهاتی کوردستانیان بە تورکیا و بێران لەبەرەی پارێزگاریان لێ بکە لەگەڵ ڕێزما بۆ کەسەشی گوێی لێمە ملەتیش غیرەتی نەماوە غیرەتی نەماوە ئەگینا تاکەی ئەم سوالکەرانە بە شاخەوە بوون بە ملەت شۆڕشی کرد هاتن کردمان بە قودس و خەڵگیان پرسێ لە شوێنێکا قسە بە لە شوێنەکە قسێک بە مەسوولێ بکە دە کەس لێو ڕاستە بێتەوە کاکە خەباتیان کردووە خەباتی کردە ملی هێشکا بەخۆی کردوێتی چی بۆ من کردووە مەکتەبمان لە دەزا قیەممان لە دەزا ئەخلاقەتمان لە دەزا بڕۆ بۆ خەستەخانەکانە بێ بپاڕێتەوە نەخۆشەکە و دەستێکی لێبن بڕۆ بۆ مەکتەبەکانە بۆیان کرد بە پارە مناڵی ئەوسا لە زمانی سەدام هەموو کە کێ بیری لەنان پیاکردن نەکردەوە کێ بیری لە کەسابە دەکردەوە کابرا عەسکەر بە دوو مانگ ناهاتە ماڵەوان مناڵەکەی بە ئیسراحەت دەژیا ئێستا بڕۆ خەڵک بەسەر شادەکانەشی کەس باکی پێی نییە هەمووشی بەخیرەتی میلەتە مەسئولەکان بۆیان لواوە کاکە دزن ئێوارە بەیانی حسابە چێتە سەر حسابەکەیان لە تورکیا لە ئەڵمانیا لە فەڕەنسا لە ئیتالیا بڕۆ شقە و ئەو وڵاتانیان هەموو کڕی ئەمە نەفسی ئینسانە قەت تێر نابێ ئەچی نەژێرە و گڵەوە ئەو خوایە محاسەبەمانەکەن لەم کامێرەیەوە من پێیانەڵێم هەموویان قەرزاریە من لە قیامەتە خەیانەگرین بەڵام خەڵکەکەشمان احترام غیرەتی نەماوە کاک سپاسی تۆ